هەروە بەرهەڵا بوو. ئەو توانی لە ماوەیەکی زۆر کەمە خەڵکی کانیسپیکە لەو ناوچەیە بوون بە نیو ڕوپێ ڕۆژانە ئەیگرتن بکرێ بۆ ئەوەی تەحدیدی مەجرای ئاوەکە بکە بۆ چۆ بچێ بۆ لە چۆ کۆبێتەوە. جا کردی بە دوو بەشەوە، بەشێکی ئەچوو بۆ چەقچەق، بەشێکی ئەچوو بۆ باخی حەماقە ئەو ڕەحماناغا کە پیانەوت باخی ئەو ڕەحماناغا لە خوارەوە، لەوێشەوە ئەچووە خوارەوە بۆ قلیاسان. ڕووبەری تەواوی هەوارگەی سەرچنار 32.5 زەوی کشت و کاڵیە. لە ساڵانی سیەکانی سەدەی ڕابردوودا دەستکراوە بە چاندنی چەندین جۆردار و درەخت و هەوڵدان بۆ سەوزکردنی بە شێوەیەکی جوان و قەشەنگ و گونجاو. ئەم پرۆسەیە ژوای کردووە چەندین جۆردار و درەختی وەک قۆخ و گوێز و فستق و هەنجیر و تو زەیتون و هەنار و قەیسی و شیلیک و هەرمێ و ترێ و چەندین جۆرداری میوەی تر کە لە دەروی وڵاتێنراون لەم ناوچەیەدا بڕوێندێ. بۆ ئەو ڕێگەیی کە لە دوای دوڕیانەکەی کە ئیسا پێڵێن دوڕیانەکە بۆ سەرچنار لەوێەوە سەیرانکەر ئەهاتن ئەو ناوچەیە چەوڕێش کرا، خۆی کردی بە پارەی خۆی. بەڵام ڕێگەکە وەکو تەختایی نەبوو وەکو ئیستا، بەرزای و نزماییکی عەجایبی تیا بوو. سیارە هەموو سیارێک نەیەتوانی بە ناوچەیە هەبڕوا، جێ بوو لاندرۆڤەر و لۆری گەورە و ئەمانە ئەچوون بۆ ئەوێ. ئەوانی کە ینی سەیران بکەن بە لۆریەکە ئەچوون یان بە پاسقەمەرە. پاسقەمەرەی ئەو ساپیانەوە پاسقەمەرەکە لە تەختە دروستکرا بوو، ئیتر کەلوپەلیان لە پێچایەوە بە ئەنی دەوری سەعات 6 بانی دەستیان کرد بە ڕۆشتن، دەوری سەعات 8-9 ڕێژنە ئەوێ سەیران دەستی پێ کرد هەتا سەعات 4 و 5 ئێوارە. سەیرانکە کە کەوتە ڕێ، چونکە ڕێگەکە زۆر باش نەبوو، بەرزایی و نزماییکی عەجایبی هەبوو، کە گەیشتەوێ ئیتر دەستیە کرد بە جێگا ڕاخستن و تایبەت لەسەر ئاوەکە زۆری حەزیان لێ کرد. اینجا ئەکەوتنە کۆکردنەوەی بەردی پیانەوە بۆ بەردی یاپراخ، زۆریان پێخۆش بوو چکا بەردەکەی پاکوتەمیز بوو لەناو ئاوەکە بوو. لە دوای ئەوە شوێنی تایبەت هەبوو بۆ ئاگرکردنەوەی مەنجەڵ و کە تایبەت بە مەنجەڵی مس کە داری بۆ ئەهات لە کانیسپیکەوە هەر لەوێ تەسلیم بە سەیرانکە دەکرا بۆ ئەوی یارمەتی بە خۆی دارنەهێنێ. لە عینی کاتە تەنەکەی نەوتە بۆ ئەوسا، تەنەکەی بۆ خۆڵ دانرا نووسا بوو بە داری سنەوبەرەکانی لە خوارەوە بوون، بۆی خەڵک خۆڵ و پیسی فرێنا بەسەر دەور و پشتی ئاوەکە. لە عینی کاتە جێگەیەک هەبوو تەنیشت مەچینەی ئاوەکە، مەچینی ئاوەکە لە بەردەمیا تەختاییەکی زۆر خۆشە بوو، شۆڕەبیەکی لێ هاتبووە خوارەوە. ئەو شۆڕەبیە تایبەت بوو بۆ ئەوانەی کە خێزانیان ئەهێنا، ئیتر لەوێ تەختاییکی زۆر بوو، مەنزەرێکی زۆر جوانی هەبوو، خەڵک هات لەوێ دانیشتە تا ئێوارێکی درەنگ. هەروەها بینەوە سەرۆکاری ئەوەی کە خێزانێکی زۆر کە ڕووی تێکرد بۆ سەرچنار ئەچووە چۆ لە بەشی دیوی با بڵێن کە ئیستا ئەڕوانێ بەسەر ناوچەی جادەکەی کە ئەچێ بۆ سەرەوە، لەوێ پێیانەوت جێگەی قۆخەکان لۆج بوو. لۆجەکان بە یاس دەور و پشتیدا بوو، سیاجی بۆ کرابوو بە یاس. یاسەکە بەرز بوو بۆ ئەوەی خێزانەکان بتوانن لایەکەوە دانیشن، هیچ شیان عێلاقی نەبێ بەسەر هیچیانەوە. شێوەیە کرابوو کە وەکو ژوورێک بوو، ژوورێکی گەورەی جوان، لە ناویە
شتی تایبەتی بۆ کرابوو. بە شێوەیەکی گشتی قۆناغی بوژانەوە و جوانکاری سەرچنار لە دوای کڕینی لەلایەن میرزا تۆفیق قەزازەوە دەست پێ دەکات بە شێوەیە کە ئەم پیاوە هەموو هەوڵەکانی خۆی خستۆتە گەڕ بۆ جوانکاری و جواندەرکردنی ئەم شوێنە دڵڕفێنە و هەمیشەوە بیری کردوتەوە کە ئەم شوێنە بکاتە هەوارگەیەک کە بە تەواوی خزمەت بە دانیشتوانی شاری سلێمانی بکات. ئەمەش لە کۆمەڵی پرۆژەی گرنگ خۆی دەبینیەوە وەک دروستکردنی ڕێگا و دابینکردنی کەرەستەی سەیرانکەر و دابینکردنی شوێنی ئاگردان و هەوڵدان بۆ پاکڕاگرتنی ئەم شوێنە لە پاشماوەی سەیرانکەران. تەبیعی سەرچنار باشتی شاری سلێمانیە لە دێر زەمانەوە هەموو دانیشتوانی خەڵکی سلێمانی ئەوەی ئێستا پیاوە بە عومرەکان کۆنەکان هەمووی ئالوودەی ئەو شوێنە بوون و خەڵک زۆر سەردانی ئەکرد جاران بە تایبەتی ئاوەکەی ئاوی زیاتر هاتە خوارەوە هەمووی هەڵ نائدرا بۆ شاری سلێمانی بە هاوینیشە یعنی هینێکی زۆر جوانیە بوو شێوەیەکی زۆر جوانیە بوو. دوای بوژانەوەی سەرچنار هەمیشە شوێنی پشودانی دانیشتوانی شار بووە. لەگەڵ ئەمەشدا میوانەکانی شاری سلێمانی بە بەردەوامی سەردانی ئەم شوێنەیان دەکرد و پشوو کاتی خۆشیان تێدا بەسەر دەبرد. بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک کەسایەتی ناوداری عێراق و کوردستان سەردانی ئەم شوێنەیان دەکرد و بە جوانی شوێنەکەی سەرسام بوون. متصرفەکانی سلێمانی زۆریان بە تایبەت متصرف کە ناوی جەلال خالد بوو زۆری حەز ئەکرد هەرچی داوەتی گەورە هەیە کە بیکا لەوێ بیکا چونکە جێگەیکی تایبەت بوو بۆ میوانەکانی. هەروەها ڕئیسی بەلدیەکان بە تایبەت فایق وشیار داوەتی بۆ هەموو ئەو بەڕێزانی کە هاتن لە بەغا و لە دەرەوەی وڵات هاتن بۆ سلێمانی بۆ زیارەتی ئەم ناوچەیە ئەچوون بۆ سەرچنار لەوێ داوە دەکرا. چۆن داوە دەکرا مێزی تایبەتی لێبوو باوکم مێزی خۆی تەرتیبی کردبوو بە شێوەیەکی زۆر ڕێکوپیەکانە و درێژ بۆ ئەوەی کە میوانەکان لەگەر کە هاتن کورسی نێنن و مێز بێنن. لۆریەکمان نەبوو لۆری گەچیان پێوت پاگەکرایەوە ئەم خەڵکەی پێ ئەهات لێەوە بۆ سەرچنار کە هاتە ژوورەوە ئەوسا کە دوو دەمی هەبوو سەرچنار هیچیان ئێستا کە جێگەی کارەباکەیان پێوت سەریشەوە لای زەیتونەکانەوە کە ئەوە ماڵی خۆی بوو بەسەرە چوویتە تاوێ بەڵام ئیتر کە هاتیتە خوارەوە لەوێ بە لۆریەکە دابەزیتە خوارەوە پاسەوانەکان و جوتیارەکان هاتن ئەوڵ شت کە پیانەوتی نەسیحەتی ویان نەکردی دارشکانەوە مەمنوعە نابێ ئاگەر بکەنەوە ئیلا لەجی تایبەتی خۆیە. بێگومان جوانی و خۆشەویستی ئەم شوێنەوای کردووە کە بە بەردەوامی سەرچنەر ڕنگدانەوەی هەبێ لە ناو ئەدەب و هونەری گۆرانی و هەنداوی شاعیران و ئەدیبانی شاری سلێمانیدا. بێگومان هۆکاری ئەمەش زۆر ئاشکرایە کە لایەنی جوانی و دڵگیری و خۆشەویستی ئەم شوێنەیە لە لای خەڵکی شاری سلێمانی. بە شێوەیەکی گشتی باشترین بەڵگەی بوونی سەرچنەر و مێژووی دێرینی ئەم شوێنە دەگەڕێتەوە بۆ قەسیدە بەناوبانگەکەی حەزرەتی نالی کە لە شامەوە بە بادا ڕەوانەی سالمی کردووە.